بوونی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە ناو خاکی عراق و ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بۆ هۆکاری ناستەقامگیری لەو ناوچانە هاوڵاتیانی مەدەنی دەکرێنە ئامانج و گوندەکانیش ئێستا بەشێکی زۆری چۆڵ کراون، بەڵام تاکەی پەکەکە لەم سیاسەتانەی بەردەوام دەبێت و بیان و دەداتە دەست تورکیاوە بۆ هێرشەکانی بۆ سەرخاکی هەرێمی کوردستان و ئامانجی تورکیا لە دەستپێکردنی ئۆپراسیۆنی نوێ بۆ سەرخاکی هەرێمی کوردستان چییە؟ من زیاتر قسە دەکەم بەڕێز بەهرام عریف یاسین ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە سۆرانەوە لەگەڵما. بەڕێز بەهرام ئەم کاتەس باش ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو سنوورەی کە بەڕێستان شارەزان لی وە زانیاریتان لەسەری هەیە بەردەوام دەبێت ئامانجی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیا و هێرشی و پەلاماری چەکدارانی پارتی کرێکارانی کوردستانیش لەوێ بەردەوامە. کاریگەریەکانی تا ئێستا لەو ناوچە سنووریانە چی بووە؟ زەرەر و زیانەکانی چین؟ سڵاو بۆ ئێوە و هەموو تەماشاوانانی K24 هەروەکو بەڕێزت ئیشارەتت پێدا بەڕاستی ئێمە خزێندراوینەتە ناو کێشەگەلانێک کە بە هیچ شێوەیەک ئێمە بەشێک نین لەم کێشانە و بەداخەوە ئەوان تەسفیە حسابەتی خۆیان هێناوتە ناو هەرێمی کوردستان و بەهۆی ئەم شەڕ و پێکدارانەی کە لە نێوان هێزەکانی تورکیا و چەکدارانی پەکەکە هەیە لە ناوچە سنووریەکانی ئێمە خەڵکی ئێمە زەرەرمەندی دەرەجە یەکی ئەم بارودۆخان هەروەک جەنابشت ئیشارەتت پێدا لە ماوەیەکی نەک تەنیا دوور زۆر نزیک چەند ڕۆژێک پێش ئێستا خەڵکی ئێمە لە ناوچە سنووریەکان ئەوەنەی بۆ مارداری و کشتوکار ڕۆیش بوون کە زیاتر لە 2000 ماڵ و عائلە بوون و ژیان و گوزەرانیان لەسەر کاری مارداری و کشتوکاڵە مەجبور بوون ناوچە سنووریەکانیان بەجێهێش بووە ئەوەی سەر و ماڵیان پارێزراوە بێ. بۆیە هەر ڕوودانێک هەر شتێک لەمە بەدواویش ڕووبدا بێشێک زەرمەندی یەکەم خەڵکی ئێمە لە ناوچە سنووریەکانن و خەڵکی ئێمە گوندشینانن ئەوەنەی کە نزیکی ناوچە سنووریەکانن. بەڵێ بەڕێز بەهرام بۆنی چەکدارانی پەکەکە لەوێ وەکو ئاماژەتان پێکرد بۆتە هۆکاری وی خەڵکی مەدەنی لێ زەرمەند بێت بە تایبەتی لە ئەنجامی و هێرشانەی کە لەو ناوچە سنووریانە دەکرێت. بۆچی پەکەکە مەیدان و گۆڕەپانی خەباتی خۆی ناگوازێتەوە بۆ ناو خاکی باکووری کوردستان؟ ئایا هیچ داوایەک لەم شێوەیە لە پارتی کرێکارانی کوردستان کراوە؟ هیچ ڕێگەیەک هەیە بۆ دەربازبوون لەم حاڵەتی ناسەقامگیری کە لەو ناوچانە هەیە؟ دەیان جار لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردستان، سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە حەزب و لایەنە سیاسیەکانی کوردستانی داوا لە چەکدارانی پەکەکە کراوە کە ئەم وەزعە بوەستێنن و لە ناو خاکی هەرێمی کوردستانەوە هێرش نەکەن بۆ ناو خاکی تورکیا و بیانو بدەن بەدەست تورکیا بۆ ئەوەی تۆپباران و بردمانی ناوچە سنووریەکانی ئێمە بکەیان هێز بجوڵێنێ بۆ ئەوەی تەسفیە حساباتی خۆیان لەگەڵ خەڵکی ئێمە بکەن. بۆیە ئێمە قەنەعەتمان وایە بە هیچ شێوەیەک ڕێگا چارەی چەکداری چارەسەر نییە. ئێمە بڕوایەکی تەواومان بە مافی ڕەوای هەموو خەڵکی خۆمان لە هەموو پارچەکانی تری کوردستان هەیە و حاضرین لە ڕێگای دیالۆگ و لە یەکتێگەشتنەوە هەموو هاوکاریەک بکەین، بەڵام پێویستە ئەوان بۆ بەدەستهێنانی ئەو مافانە ئەو ئەمرازانە یان ئەو ڕێکارانەی کە بەکاری دێنن ڕێکاری معتەبەر بن، قبول کراوە و پشتیوانی کراو بن لە نێوان لە ڕێگای کۆمەلگای نێودەوڵەتیەوە و هەروەها لە ڕێگای سڤیلەوە و خەباتی سیاسیەوە دەتوانن ئەم داوانە بکەن خۆ تەقاندن، تەقاندنەوەی تێنتی یاخود ئینتحاری یان تەرۆری خەڵک و کاری چەکداری بێشێک بە هیچ شێوەیەک هیچ نەتیجەیەکی نەبووە لە ماوەی ئەم چەند ساڵانەی ڕابردووە لەمە بەدواش بە هیچ شێوەیەک نەتیجەی نابێ. بۆیە پێویستە ڕوو بکەنە کاری خەباتی سیاسی و مەجال بدەن بەو خەڵکەی ئێمە کە لە کوردستانی باکووردا هەن، خەڵکی شارەزا، خەڵکی سیاسی تێگەیشتوو و لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی لە واقعی ڕۆژەکان تێدەگەن و شارەزای سیاسەتی نێودەوڵەتین بۆ ئەوەی کار بکەن و بتوانن لەوێ دیفاع لە مافە سڤیل و ڕەواکانی خەڵکی ئێمە لە کوردستانی باکوور بکەین. شەڕی چەکداری بە هیچ شێوەیەک چارەسەر نییە، بە هەموو شێوەیەک ماڵخرابیە و ئەو هەموو شتەرە چ لێرە یان لە ناوخاکی تورکیا بێ هەمووی لەو ناوچانەیە کە خەڵکی ئێمەوە کوردنشینن. باشە کەواتە ئامانجی پەکەکە لە پێڕۆکردنی ئەم جۆرە سیاسەتانە و بەردەوامبوونی لە ناوخاکی هەرێمی کوردستان چییە؟ ئەوەی تا ئێستا ئێمە دەبینین ڕێز لە سەروەری خاکی هەرێمی کوردستان ناگرن، ڕێز لە سەروەری حکوومەتی هەرێمی کوردستان ناگرن، بوونەتە بیانووەک و داردەستێک بۆ ئەوەی ڕۆژانە ناوچە سنووریەکانی ئێمە ڕوبەڕووی بردمان و تۆپبارانی وڵاتانی دراوسێ ببن. بۆیە ئەوەی ئێستا دەیبینین و پەیڕاوکردنی ئەو سیاسەتە و درێژەدان بەم سیاسەتەوە دەکە کە ناوچەکە بەرەو بارودۆخێکی زۆر لەمەی کە ئێستاش هەیە بەرەو خراپتر بڕوە. بۆیە ئێمە داواکارین
سرانی پکک حتی بو جارێکیش بێ ڕێز لە ئیرادەی خەڵکی کوردستان ڕێز لە حکوومەتی هەرێمی کوردستان لێ ڕێز لە سەروەریەکانی ئەم هەریمە بگرن و بەرژەوەندیە باڵەکانی خەڵکی کوردستان لە سەروی هەموو بەرژەوەندیەکانەوە دابنێن و وەکو خەڵکی ئێمە وەکو برایانی ئێمە ئەحزابەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بە پێی بانگەوازی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هاتن ئێمە لێرەوە جارێکی تر سپاسیان دەکەین کە نەبوونە بەشێک لە کێشەوە سەرئێشە بوو حکوومەتی هەرێمی کوردستان و ناوچە سنووریەکانیان بە ڕێگایەکی ئاشتیانە چۆل کرد و ئێستا لە ئوردوگاکانن لە ژێر ئیشرافی یوئێندا کارەکانی خۆیان دەکەن هیوادارین چەکدارانی پەکەکەش هێزی منطق بەخەنەکار و ڕەچاوی بەرژەوەندیە باڵەکانی خەڵکی ئێمە لەو ناوچانە بکەن و چیتر نەبنە سەبەبی ئەوەی ڕۆژانە خەڵکی ئێمە بکەوێتە بەر بردمان و تۆپبارانی وڵاتانی دراوسێ. باشە بەڕێز بەهرام ئاماژەتان بە ڕێکەوتنی ئەمنی نێوان ئێران و عێراق کرد کە بۆ پارتە ئۆپۆزیسیۆنەکان یا بڵێن پارتە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی بووە. تورکیاش ئێستا گوشاری بۆ عێراق هێناوە کە ڕێکەوتنێکی ئەمنی لەو جۆرە لەگەڵ تورکیا هەبێت بۆ ئەوەی کە ئەویش لە ڕێگەیەوە بۆ پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بە شێوازێکی دیکە لەگەڵیان مامەڵە بکات. ئایا ئەمە وەکو یەکە ئەم دوو بابەتە هاوشێوەی یەکە دەکرێت شتێکی لەم جۆرە لەگەڵ عێراق بکرێت لە نێوان تورکیا و عێراقدا؟ بەڵێک هەروەک خۆشت ئیشارەت پێدا لە قسەکانتدا ئەمە ئێستا بابەتێکی زیندووە هاتوچۆی وەفدەکان لە نێوان حکوومەتی عێراق و وڵاتی تورکیادا هەیە وەزیری بەرگری یەکتریان بینیوە فەلاح فەیاز چوویتە ئەوێ و هاکان فیدانی لەوێ بینیوە بێشێک احتمالە داهاتوویەکی نزیکدا بڕیاری پێویست لەم بارەیەوەشە بدرێت و ئەگەر ئاگادار بن یحیی ڕەسوول گوتەبێژی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق وتی کە ئەو لێکتێگەیشتنەی کە لە نێوان ئێمەوە کۆماری ئیسلامی بووە دەتوانین هەمان جارێکی تر ئەم لێکتێگەیشتنەش لە نێوان ئێمەوە تورکیا بوو پاراستنی سنوورەکان و پاراستنی بەرژەوەندیەکان و دابینکردنی ئەمنیەتی باشتری عێراق لەگەڵ تورکیاش هەمان بێ بۆیە کە بارودۆخێکی ئەوە بێتە گۆڕێ و لێکتێگەیشتنێکی ئەوە دروست بێ ئێمە داواکارین سەرانی پەکەکە ئەم جارە ڕێز لە سەروەری خاکی هەرێمی کوردستان بگرن و ئەمنیەتی باڵای خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستاندا ڕەچاوکەن و نەبنە بەشێک لە کێشەوە گرفتەکان و ڕوبەڕووی چەکداری دروست ببێ لەو ناوچانەی کە چەکدارانی پەکەکەی لێیەن بە شێوەیەکیان سێغەیەکی معەیەن لە حکمڕانیان لەو ناوچانە بە خۆیان پیادە کردووە کە ئەسڵەن معتەرف نییە و لە کۆمەڵگای نێودەوڵەتی مەقبول نییە و ڕەتکراوە. سیاسەتەکانی پەکەکە و ململانەکانی تورکیا لە نێو خاکی هەرێمی کوردستان لەگەڵم گروپە زیاتر سەرێشەکەی بۆ هەرێمی کوردستان دەمێنێتەوە. بەڕێز بەهرام لە کاتێکدا حکوومەتی عێراق خۆی بە خاوەن سەروەری ئەو ناوچانە نازانێت و هیچ هەڵوێستێکی لەم بارەوە نییە، پێتان وایە عێراق بۆچی لە بەرامبەر ئەم کردەوانە بێدەنگە؟ بۆچی هیچ کاتێک هەڵوێستێکی جدی لە بەرامبەر بەزاندنی خاکی عێراق و هەرێمی کوردستان نەنواندووە؟ احتمال ئەمە زیاتر بابەتێکی سیاسی بێ و ئێمە بەجێ دەلین بۆ برایانی سیاسی ئەمە کە ئەم جواب بدەنەوە، بەڵام ئەوەی بەنسبەت لە ڕووی سەربازیەوە گرنگە بەهۆی ئەو شەڕ و کێشانەی کە لە ناوچە سنووریەکانی ئێمەوە هەیە ڕۆژانە خەڵکی ئێمە زەرمەندە، خەڵکی هەرێمی کوردستان زەرمەندن، خەڵکی ئێمە ناتوانن بچنەوە سەر گوند و ئاواییەکانی خۆیان زیاتر لە 500 گوندی ئێمە لە سنووری سیدەکانەوە بگرە تازاخۆ هەر ئێستاش بەهۆی هەبوونی چەکدارانی پەکەکە لە ناوچە سنووریانە نەیانتوانیوە بگەڕێنەوە سەرزێدی باب و باپیرانی خۆیان، بۆیە هەتا ئەم کێشانە بەردەوام بن بێشەیەک زەرمەندی یەکەم لەم بارەوە خەڵکی ئێمەیە. هیوادارین ئەم جارە حکوومەتی نەوەندیش بە شێوەیەکی ئەکتیف و خۆی بەرپرسیار بزانێ، بەڵام سەبارەت بە بەستی خاکی عێراق هەمووی ئەو کێشانەی کە لەگەل ئێران هەیە ڕێک ئەو کێشانە لەگەل تورکیاش هەیە. ئێمە پێویستیمان بەوەیە خەڵکی خۆمان بگەڕێنینەوە بۆ سەرگوند و ئاواییەکانیان و ژیانیان بۆ دابینکەین و ئەمنیەتی خەڵکی ئێمە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بێ بیپارێزین. بەڵێ بەڕێز بەهرام عەریف یاسین ئەنجامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە سۆرانەوە لەگەڵمان بووی، زۆر سپاس.